لگوری اساس زین عراقی هر کسی که سوکاتیه هرشه لهمای که سیاسی اولی مذهبی بکتن کمتر جسه سالان نهایت سزادان آنکو کمترین سزا 3 سالان لیل عراق بتایبتی دویدا مادماهیه دا بتایبتی هم بجین پشتی داعش و ایدی پروسا آزاد کرنه دست بکرین هرشین طائفی مذهبی لعراق دست بکرنه و ودگرنه و هزاران سالان پیشتر و تهمت و هرشین و بیرزیان هم بری اولو مذهب و پیروزیان ایکو دوت کن اف هرشا و بیرزیه چما ترسیه که لسر زیدتری تکچونا جواک عراقی جهجای خانم عابد شروع وکاره سیاسی دپرسم پیشینها ما جناب واندانا سین الاستودیو میوان منه هجای خانم تو گلک بخیر هاتی خیر سنه و شیعه ودگرنه و سوکاتی کرنه به پیروزیان خوین اولی مذهبی ین پیشی به هزاران سالان اگر چنه دویده میدا به تایبت زیده تر نعم بالبداية شكرا جزيلا سرتا سپاسان دكم هذا يعتبر اما قتاري مفلسكانه يكم زارنيا وكوتات زارج نابي هميشه لاني دي كان هن لنا حكومة عراق ميليشيا كان يلا سياسية كان هركاتك هزدا كان لا جرها رشدان ولا جر مترسيدان وهزدا كان لنيو شيعة الكترازان هي كلنا وتوارتويها مانجيدا هي وململاني كان يج لقل بزوتنوي وطني شيعي بس كداتي برا الصدر هل دستن بزيادبوني قرجيا كان لقفتقو كان ياندا لقتارا كان ياندا فتنة طائفي في دروز دكان كذكرت زور باشتر بيت لبيقداداني شيعة وشيعة أما أراستي نك تنيا كسجم كاربكات بون منبيني من كساتيك هيرشي كرد سر سنة وبيني من كاردانوي زور بو أم لدوانا وقتارا واتا بلانك بو دروس كردني فتني طائفي لنوان سنة وشيعة أجر كسك لوما بكريت بو كارا مالي سنة چونك زيادة الحفتة عندنا برلمان يعني داوان نكرد و دادگاهی بکرێت یاخود بنێردرێتە داگاکان و سزا بدرێت بێدەنجێکی زۆرێ لەلایەوان کاتێک بڵێنەوە کەس عەلی تورکی ئەو لێدوانەیدا دەیەوێت لایەنێکی دیکەش لە ناو ماڵی سوننە وەڵام بداتەوە وەڵامی ئەو گوتارە بداتەوە تاوەکو ئەو فتنەیە تەواو بێت و فراوانتر بێت خاڵێکی دیکەش هەیە لەگەڵ زیادبوونی گژیەکان لەو گفتوگۆیانە و لەو گوتارانەدا کە سەر بە میلیشیەکانی سەر بە ئێرانن دەبینین جموجۆڵی داعش زیاد دەکات چالاکی زیاد دەکات هێرش دەکاتە سەر سوپای عێراق بە دیاریکراوی نەک حەشدی شەعبی و پۆلیسی یاخود بڵین وەزارەتی ناوخۆی عێراق بەڵکو ئەمە بە هەماهەنگیە لەگەڵ ئەو زیادبوونی گرژیەکان لە گفتوگۆکاندا و زیادبوونی ئەو دۆخەی کە لە پرۆسەی سیاسیدا هەیە لەو کێشانەی لە نێوان چوارچێوەی هەماهەنگی گرژیەکان بۆ پۆست و پلا لە پارێزگای بەغدا بۆ بینیمان لێکترازان هەیە ئێستا بەڕێز ئایا بەڕێز سودانی لە حکوومەتەکەی بەردەوام دەبێت کابینەکەی بەردەوام دەبێت و هەوڵەکانی قەیس خەزعەلی کە عەلی تورکی سەر بە ئەوە ڕۆڵێکی سیاسی گەورەی هەبێت بۆ نمونە هەوڵ بدات فاڵح فەیاز دوور بخاتەوە برایەکەی خۆی بکاتە سەرۆکی دەستەی حەشدی شەعبی ئەمەش لە دوای دروستکردنی بزوتنەوەی وەتانی شیعی بوو کە دوژمنی قەیس خەزعەلیە ئەگەر هەڵوێستێک نەبێت لەلایەن حکوومەتی عێراق یاخود دادگای فیدراڵ یاخود پەرلەمان بڕوام وایە کێشەکان گەورەتر دەبێت گژیەکان زیاتر دەبێت خاڵێکی گرنگ هەیە عەلی تورکی ئەوە یەکەم لێدوانی نییە ڕۆژی دوام دوای کاردانەوە گەورەکان لەبارەی قسانە ئەم جارە لۆمەی خستە سەر ئافرەتانی و پارێزگایە و هێرشی کردە سەر شەڕەفیان واتە دەرەنجامی ئەو کێشانە لە ئەستۆ دەگرێت ئەنجومەنی نوێنەران و دادگای فیدرالی دەبێت جنابی هواجه بحث که تنه د چارچوبه سوکاتی و بیرزیکرنه و هرشکرنه داوکی دمینیتن یعنی ممکنه در باسی قوناغه که دیام ما ترسیدارتر ببیت. يعني هذا تصعيد بەڵێ ئەم زیادبوونی وەگرژیە لە نێوان لایەنیەکان تەنانەت میلیشیا شیعەکان ترسیان لە پێکدادانی شیعە و شیعە هەیە چ سیاسی بێ یاخود چەکداری بێ بۆیە ڕوو لە دروستکردنی فتنەیەکی تایفی دەکەن لەگەڵ پارێزگا سونیەکان یاخود پێکاتەی سونات تا ڕوو لە شەڕی شیعە و شیعە نەکەن. کاریگەریاوی لەسەر جڤاکی عێراقی وەکە سونە و شیعە چییە؟
کاریگەریەکەی زۆر گەورەیە دەکرێت وا بکات عێراق بچێتە ناو پشێویەکی گەورە شەڕی ناوخۆ ڕوو بدات ئەم جۆرە گوتارە لە بەرژەوەندی کێدا لە بەرژەوەندی لایەنە توندڕەوە سوننەکاندا بۆ نمونە داعش لە ڕێگەی ئەو کێشە سیاسیانەوە هەناسە دەدات ئەم جۆرە گوتارە خۆراک بە داعش دەدات دەسەڵاتی زیاد دەکات چونکە وای دەبینن کە تەنانەت لایەنە سیاسیەکان و شەقامی سونیش ناتوانێت جوابی ئەم جۆرە قسانەی میلیشە شیعەکان بداتەوە بۆیە ئەمە ڕێکخراوە ئەم کارە ڕێکخراوە بە منهەج کراوە بۆ زیندووکردنەوەی چەکدارە سونیەکان تا جارێکی دیکە ئەگەر هەندێک جارە سیاسی و ڕەوشەنبیرن عێراقی ژێ هەردوو مەزهبان ڤەتگەڕنەڤە کێشەیەن بەری هزاران ساڵان و نوکە گەرمتکەن و سڤکاتیە پێکودوتکەن یعنی نیەتەکە دیب و دووبارەکردنا شەڕێکیانژی سەرهەلدانا کێشەیەکە دیا بچەک هەیە لە عێراقی يعني هي المشكلة کێشەکە ئەوەیە ئەمڕۆ من وەکو سنە یەک زۆرینەی خاڵەکان کە جیاوازە لەگەڵ شیعەکان ئەمڕۆ کە دەمەوێت ڕێوڕسماییەکانی خۆم بەجێ بگەێنم دەتوانم بڕۆم سەردانی بڕۆمە حوسەینیە یاخود مزگەوتەکان بەڵام تۆ وەکو ئەندام پەرلەمانێک لەسەر شاشە هێرش بکێ سەر مەزهەبی دیکە ئەمە دەبێت دادگایی بکرێ ناکۆکی هەیە تا گۆڕەپانەکە فراوانتر بێ کێشەکان زیاتر بێ بەڵام نە عەلی تورکی نە عەسابی ئەهلی حەق دەیانەوێت ئەم گوتارە تایفێ بۆ لە سیاست بکات تورکینینە مەسەلە پێشتر جی هەبوون بۆ نمونە ڕاستمیکردنە جەژنە غەدیر یعنی سنەت بێژن ئەڤە سەپاندنە مەزهەبێ شیعەیە لەسەر تەمامی عێراقی شیعە و سنە عەرەبن مەزهەبێوان جودایە vêk nakin hîn bû me Kurda çi dibêjin em çawa biqetînin digel hewa يعني الموضوع ايضا بابەتەکە يعني موضوع عەیدی غەدر يمس عقيدة پەیوەندی بە عەقیدەی سنە هەیە واتە ئەگەر لەسەری ڕازی بوون ئەوە تانە دەدات لە پێغەمبەری ئیسلام و ئیمامی عەلی کێشەکە ئەوەیە ئەمڕۆ دەبێت جیا بکەین و ئایا ئێمە بەرامبەر حکوومەتێکی ئاینین ئەم پرۆژانە بڕام وایە داواکاری بۆ دروستکردنی و پێکەێنانی هەرێمێک بەهێزتر دەکات عەیدی غەدر حکوومەتی بەغدا و لایەنە سیاسەکە ناتوان بەسەر هەرێمی کوردستانی بسەپێنن چونکە هەرێمێکی فیدرالیە واتە ڕۆڵەی پارێزگا سوننەکان ئەم جارە داوا پێکەێنانی هەرێمێکی سونە دەکەن تا چونکە هیچ مانایەکی نییە من لە مەزهەبێک و تۆ لە مەزهەبێکی دیکە تۆش بێ جەژنەکانی خۆت بەسەر من بسەپێنی کە لەگەڵ بیر و باوەڕی من جیاوازە چونکە ئێمە ڕەتی دەکەینەوە بۆیە یاریکردم بەوەتەری ئاینەکان و تایفەکان ئەمە هەموو دەسووتێنێت هیچ کەسێک نییە تێیدا براوە بێت ئەوەی هەوڵ دەدات ئەم جۆرە گوتارە بەکاربێنێت بە دڵنیایی و ئەو یەکەم کەس شکست دێنێت بەڵام من دەزانم لایەنێک هەن یاخود چەندین لایەن هەت با بڵین لەو مانگە لەوانەیە گرژی هەبێت لێکترازان زیاد بکات پێکدادان دروست بێت لە نێوان چوارچەوەی هەماهەنگی ویستەکانیان و بەرژەوەندیەکانیان جیاوازە هەوڵ دەدەن بربەست لە بەردەم یەکدی دروست بکەن زیادکردنی گوتاری تایفی یەکەم هەنگاوە دەکرێت لە ماوەی 2 هەفتە یاخود زیاتر یاخود لەو مانگە ببینین چەک لە دژی یەکدی بەکاربێنن بینیشمان چەند ڕۆژی ڕابردوو لە بەغداد چی ڕوویدا کاتێک ڕوبەڕووی پۆلیسی فیدرالی بوونەوە من بڕوام وایە ئەوەی کە بابەتەکان نوێن نەرایەتی دەکەن هەموو لایەنێک عێراق شەڕی ناوخۆ نابێت تێیدا و ڕوو بدات ئەگەر ئەم لایەنانە کۆنتترۆل نەکەن بچی دەسەڵاتە دادوەری حکوومەت و پەرلەمان لەسەر ڤا بێڕێزیان ناهێنە دەنگ دەمێکدا کوی بیاسا هاتیە ڕێکخستن کەسێ بێڕێزیە بە سەمبول و پیرۆزیên مەزهەبات کرد بە ئوولان دکات بەسەرکردات کرد بهێنە زیندانکردن و سزادان يعني المحكمة دادگا بتقديم الشكوى وهذا پێویستی بەوەیە کەسێک سکاڵای تێدا تۆمار بکات ئەمەش ئاماژەیە بە
لاوازی ماڵی سونە لە پەرلەمان هەفتە ئەندام پەرلەمانی هەیە کەسمان نەبینی ڕوو لە دادگا بکات سکاڵا تۆمار بکات لە دژی عەلی تورکی و تەنانەت لەو گوتارانە بوەستێنرێت تەنانەت حەیدەر مولا ئەندامی ئەنجومەنی نوێنەران کەسێکی شیعەیە خەڵکی بەسڕایە لە دەواازەیەکی نیشتیمانیەوە چوو سکاڵای تۆمار کرد زیاتر لە هەفتە ئەندام پەرلەمان بێدەنگن دەمیان داخستووە بەرامبەر ئەم پێشێلکاریانە ئەم لایەنانە بەرژەوەندیان هەیە بەرژەوەندیان بە وڵاتانی دەرەکی هەیە من باس لە ماڵی سونە دەکەم دەکرێت بێوێت تورکیا و ئیمارات و قەتەر و ئوردن لە خۆی ڕازی بکات زیاتر لەوەی بە دوای بەرزەوەندی ڕۆڵەکانی ژای خانم عابد شروڤەکاری سیاسی تو گەلێک بخێراتی. أهلا وسهلا.